ئافرۆشدا مێژوو ئێستا و داهاتووی شاری سلێمانیان بەیەکەوە گرێدا. ئێرە گەلەری ئافرۆشە لە نێو دامەزراوەی دی. تابلۆنەریە باس لە ڕابردووی سلێمانی، ئێستای سلێمانی و داهاتووی سلێمانی شەکە. شابە کی ئەو ناوەی لێ ناوی؟ دایە یا باوە؟ دایە و بابە. دایە و باوە. کامتان گەورە؟ وڵاو پێنجەق لە من گەورەترە. ئەما بێ مناڵەکانشمان فێری ئەوە بکەین کە ئاشنا بن بە کولتوری کوردی فۆلکلۆرەکەمان. کێشانی وێنەی سلێمانی بە بیر و بۆچوونی مناڵەکان یاخود خوێندکارەکانی ئەو خوێندنگەیە. سڵاو لێ بێ چۆنی؟ باش. ناوە چییە؟ شابە. شابە کی ئەو ناوەی لێ ناوی؟ دایە یا باوە؟ دایە و بابە. دایە و باوە. باشە گۆرانیم بۆڵێ؟ ئادی گۆرانیەکەم بۆ. لالەولانە گێلا بستانە خافر ڕێوی هاتوو ودیجی هەی بە قوربانێ بە چۆنی؟ باشە. لێکەچن کە لەیەکچوون یعنی دوانن وایە؟ بەڵێ. ناوت چییە؟ داری. دارۆ. دارین دارۆ وایە؟ چۆن جیاتانەکەنەوە لە ماڵەوە؟ وڵای ئەو خاڵێکی پێوەیە ئیتر خاڵەکە بەدەمو چاوێتی؟ نەوەڵا بە لام لێتی. بەوەیە جیاتانەکەنەوە دایک و باوکتان؟ ئەو نە قورسە بۆ دایک و باوکیشتان بتان نا؟ نا ینی جاری وایە کە دووریان تێگەڵاوە میلیان جاری وایە. زیاتر لێکەچن وایە؟ باشە کامتان گەورەترە؟ وڵاو پێنجەق لە من گەورەترە. ئێستا بەوەڵی کاکە پێنجەقە لە تۆ گەورەترە. هەڵا نێزە. باشە پێم بڵێ ئەم تاولەوەی کە لە پشتی ئێوەیە دەلالە لە چیەکە باسی چیەکە تۆزێ بۆم باسکە. وڵا باز لە کۆنی سلێمانیەکە چۆن بووە ئیتر حەزەکەی لە داهاتووە گەشتر بێ سەوزتر بێ. باشە تۆ چیەڵی لەسەر تاولەکە؟ بەڵام ئەمەوێ سلێمانی قەت نەڕوخەیە بە هیوای باشتر بڕۆین. باشە پێم بڵێ چیتانێ بۆ دامەزراوەی ویم کە ئەمڕۆ تواناکانی ئێوەی دەرخست؟ وڵای زۆر سپاسیان ئەگەم کە وەکو کەناڵێک وەکو پێشانگەیەک ئێمان دەرخست ینی ئەو هەموو تاولەی تۆ چی تێ بۆ دامەزراوەی وی؟ وڵا دەستیان خۆش بکە ئەم پێشانگەیان کردێتەوە بۆ هەموو مەکتەبەکانە بۆ خەڵکیش. ئەمڕۆ دامەزراوەی ویم جیاوازتر ساڵڕۆژی دامەزراندنی شاری سلێمانی کردەوە لە نێو گەلەری ئافرۆشدا. پێم بڵێ پرۆژەی ئەمڕۆتان چی بوو؟ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. پرۆژەی ئارتفرۆش پێشانگای سلێمانی بە ڕێنگی منداڵان ئەمڕۆ لە گەلەری ئارتفرۆش کردەوە ڕێکەوتی هەفتەی 2025 بە بۆنەی بنیادنانی 241 ساڵی دامەزراندنی شاری سلێمانیەوە. هەڵبەتە ئەم پرۆژەیە بە بەشداری 20 خوێندنگەی ناحکومی سنووری شاری سلێمانی بەڕێوەچوو ئەویش بە دابینکردنی کانڤاس لەلایەن پرۆژەی ئارتفرۆشەوە بۆ هەر یەکێک لەم خوێندنگانە و کێشانی وێنەی سلێمانی بە بیر و بۆچوونی مناڵەکان یاخود خوێندکارەکانی ئەو خوێندنگەیە بەسەر پەرشتی مامۆستا بەڕێزەکان و دواتر پرۆژەی ئارتفرۆش لە پێشانگایەکە توانی نمایشی بکات. پێشانگاکە هەتاوەکو ڕێکەوتی 20 بەردەوامە بێت ڕۆژانە کاتژمێردەی بەیانی تاوەکو 4 پاشنیەوڕۆ کراوە بێت. ئەمڕۆ بەشداریمان کردووە بە تابلۆیەک سەبارەت بە شاری سلێمانی لە گەلەری ئارتفرۆش. هەڵبەتە ئێمە ئەم کارەکاری گروپی قوتابەکانمانە لە پۆلی 6 و 7 و 8 واتە کاری تیمە گروپە تەنها کۆمەڵێک نیەکردبێتی کۆمەڵێکی زۆرە بەڵکو و هەروەها ئێمە ئەم کارانە پێشتر بە خوێندکارەکانمان باگراوندێکی باشیانەیە بردومانم بۆ شوێنە کەلتورەکان لەوانەکانە شاری سلێمانیان نیشان درراوە لەبەر ئەوەی ئەم تابلۆنەریە باس لە ڕابردووی سلێمانی ئێستای سلێمانی و داهاتووی سلێمانی شەکە. واتە ئێمە خوێندکارەکانمان تەمەنەی ئەواکەن کە لە داهاتووە چی ڕووبا خۆیان داڕشتنەوەیان بۆ کردو لەسەر تابلۆکە. باشە جلێکی کوردی ڕەسەنت لەبەرە پێم بڵێ چۆن بۆ بڕیارەدا ئەمڕۆم جلە کوردی جوانانە پۆشی جیالەوە تا چەند گرنگی
بەوادەی جلی کوردی پۆشی بە تایبەتی لە ئەم کاتانەیە کە بۆنە و ئاهەنگەکە. هەڵبەتە ئێمە خۆی لە ئەساسا پێشنگاکە تایبەتە بە شاری سلێمانی و بابەتەکانیشمان هەڵبەت کولتوریە بێگومان ئەبێ ئێمەش چلەکانمان کولتوری بێ واتالو قەڵبە بینە دەرەوە کە بەجلێکی ڕسمی غێری کولتوری بینە ئێرە و بەدەر لەوەش کردنەوەی ئەم جۆرە پێشنگایانە هەم بۆ مامۆستاکان هەم بۆ قوتابیانی خوێندنگەکان کارێکی زۆر باشە لەبەر ئەوەی مناڵەکانمان ئەتوانن لە ڕێگەی ئەم کارانەوە زیاتر ئاشنا بن با کولتور و هوەری شاری سلێمانی و بەدەر لەوەش ئێمە کۆمەڵگەکەشمان بەوە ناسراوە گرنگێکی تەواو ئەیا بە کولتور و هوەر بە تایبەت وانەی هوەر بۆ خوێندکارەکانمان. ئەمڕۆ دامەزراوەی ڤیمەوەی بۆ کرد. بەڵێ بەدڵنیایەوە ئەوە جێگەی ڕێز و تەقدیرێکی زۆرە بۆیان. ئەمڕۆ خوێندکارەکانتان بە هاوکاری ئێوە لە نێو پرۆژەی ئارتفرۆشە هونەرەکانی خۆیان نمایش کرد. چارە پێم بڵێ ئەم تابلۆی ئێوە ئەم وێنەی ئێوە دەلالەت لە چی دەکات؟ بەڵێ ئێمە وەکو کۆمەڵگەی نێودەوڵەتی جیهان بەشداریمان کردو لەم پێشانگایە زۆر سپاس بۆ فاوندیشن کە ئەم تابلۆیان بۆ ناردین و مناڵەکانی ئێمە ئەم تابلۆیان بە مشکی خۆیان تعبیر کردووە واتە ئێمە دەرسێکی تەواو قسەمان کرد مناقەشەمان کرد کە ئەیانەی چی هەبێ لە سلەیمانیا چ شتێک زۆر دڵیان پێخۆشەکە گەشتنە ئەو قەناعەتەی کە حەزیان لە ڕوبەرێکی فراوانە بۆ یاریکردن و ڕاکردن و سەوزایی بە ینی بە کورسیەکەی لەگەڵ هەنێک بینا کە تایبەت بێ بۆ خۆیان یەکی لانش میکی ماسەکانمانە. جلێکی کوردی جوانی ڕستانت لەبەر کردووە هەروە گرنگیە دەی بە پۆشیری جلی کوردی لە هەموو بۆنەیەکە. بەڵێ بێگومانە مابێ مناڵەکانشمان فێری ئەوە بکەین کە ئاشنا بن بە کولتوری کوردی فۆلکلۆرەکەمان. بۆنەکە تایبەتە بە شاری سلێمانی پێم بڵێ شاری سلێمانی بۆ تۆ چیە گەیەنی؟ شاری سلەیمانی وڵی بابەتێکی زۆر قۆڵا شاری سلەیمانی ینی خۆشەویستێکی تایبەتی هەیە لە دڵی هەموو کەسێکا جێی خۆیەگرێت. شوێنێکی ئێرە زۆر بەلاوە تایبەتە کە بێتاقەت بێ حەزەکەی بڕۆیتە ئەیمانی بە دەرکی سەراتاوان زۆر خۆشە ئەرچۆن بەڵێ کە بێتاقەت بی ئەوێ ببینی باشە بی زۆر باشە زۆر خۆشە. باشە چ خواردنێکی ئێرە پێخۆشە؟ یاپراخان بەرەخ زۆر تایبەت یاپراخی کفتەی سابوونکەران تێ سابوونکەرانیش زۆر خۆشە. خۆتی زانی دروستی کە نازانێنەوەڵە پێشە ساق لەومان